ئایا مرۆڤی کاریگەر کێیە؟ و ئەم خەسڵەتانە چین کە ئەم نەفەرانی گرتوۆتە خۆ؟ ئەکرێ نەفەرەکان جیاواز بن، نێر بێت، مێ بێت، ئەکرێ لە قۆناغی زۆر جیاوازە ژیا بێت و ئەشکرێ ئەم کەسە لە بوارێکی تایبەتا بێت. بەڵام ئەوەی کە ئێمە پێویستە بە دوای خەسڵەتەکەیە بڕۆین ئەوەیە چی وای کرد ئەم نەفەرە کاریگەر بێت، چی وای کرد ئێمە ئێستاکە لە ژێر کاریگەری ئەوانە ئەژین بیرەکەینەوە. ئەگەر تەماشایەکی مێژووی مرۆڤایەتی بکەین، هەر مرۆڤێک لەم دنیاە لە شوێنێکی تایبەت و لە کاتێکی تایبەتە ئەگەر بوو بێ و ئەگەر لە بوارەکەی خۆیان وەک ئەڵێن ئەسپی تاو دابێ، ئەوە ئەو نەفەرە کاریگەریەکانی لەسەر دەوروبەر و بەرەو ئایندە هەر ئەمێنێت و هەرماوە. واتە گرنگ نییە کاتەکە کێیە، گرنگ نییە تۆ لە چ شوێنێکی، وە گرنگ نییە کە تۆ لە چ بوارێکای. ئەکرێ کەسێ فەیلسوف بێ، ئەکرێ کەسێ شاعیر بێ، ئەکرێ کەسێ هونەرمەندێک بێ، پەیکەرتاشێک بێ، ئەکرێ کەسێ پێغەمبەرێ بێ. ئەمانە هەموو کاریگەرەکانن کە تۆ ئەبینیت ژیانی مرۆڤایەتی کۆمەڵێ نمونەی زۆر سەرنجڕاکێشی تایە لە مرۆڤە گەورەکان. ئەڵێ پەیکەرتاشێکی وت کاتێک کە من بەردێک ئەهێنم و پەیکەرێک دائەتاشم، ئەوە تەنها ئەوەم نەکردووە من پەیکەرێکم دروست کردبێ، ئەڵێ ئەو هەر خۆی هەبوو لە ناو بەردەکە، من دەوروبەرەکەیم لا بردووە. ئەگەر تەماشای خۆمان بکەین بەڕێزان، ئێمەش مرۆڤین وەکو ئەوان، ئێمەش ئەو بەردەین، ئەو کەرەستە خاوەین. تۆ باوەڕ بهێنی و باوەڕ نەهێنیت، هەر تۆ ئەو مرۆڤەی کە ئەتوانی کاریگەر بی، وەکو چۆن ئەو بەردە ئەکرێ پەیکەرێکی لێ دروست بکرێن. جوانترین دەزڕەنگینی هەر یەکێکمان ئەوەیە پاچێک هەڵگرین و قوڵنگێک هەڵگرین و چەکوشێک هەڵگرین، دەست پێ بکەین بە تاشینی ئەم بەردەی کە ئێمەین، ئیتر لە بەردی دەرچین. ئەگەر تەماشا بکەین ئەوە زۆر دوور نییە، بەڵام ئەوە زۆربەی زانایانی دنیان لە سەدەی پێشوە کە لە وێنەیەکە کە یەکێکە لە وێنە زۆر گرنگەکان لە دنیای عیلمە، ئەو هەموو زانایی فیزیا و بوارەکانی تر هەموو پێکەوە وێنەیەکیان گرتووە. ئەگەر دوورتر بڕۆین ئەبینین بە هەزاران نەفەر لە ئەسینا ژیان، بەڵام بۆچی ئەبێ ئەفلاتۆن و ئەرەستۆ هەر بمێنێت؟ ئەوانە نەیانویست بە بەردی بمێننەوە. ئێمەش ئەگەر قەرارە هونەرمەندێک بین، ئەبێ ئەو هونەرمەندە بین کە خۆمان داتاشین تا حەقیقەتە جوانەکە دەرکەوێت کە مرۆڤێکی کاریگەرە. ئەگەر لەناو قۆناغەکانی ژیانی مرۆڤ تەماشا بکەین، ئەبینین سیرەکەی کەسێکی وەکو ئیبن سینا، لاوتسو، زۆرێک لەو کەسە مەزنانە هەر یەکێک لە وڵاتی، هەر یەکێک لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی مرۆڤایەتیە ژیاون. ئەوەی هەیە ئەوان ئێستاکە چۆن کاریگەریان لەسەر ئێمە بەجێهێشتووە. ئەکرێ تەماشای بوارە جۆرا و جۆرەکان بکەی، ئەکرێ فەلاسیفە بە نمونە بهێنیتەوە، ئەکرێ پێغەمبەران بە نمونە بهێنیتەوە، نیگارکێش و میعمار و کەسانێکی وەکو لیۆناردۆ داڤینچی بهێنیتەوە. ئەکرێ هەتاکو ئەگاتە سیاسیەکانی ئەمڕۆ ئەوانەی ڕابردووش، ئەسکەندەری مەزن، هەتا وەکو کەسایەتیە کە ئەمڕۆ هەموو دنیا بیری لێ ئەکاتەوە و باسیەکە، یەکێکە ماوەیەکی زۆر نابێ بەجێ هێشتوین کە نێلسۆن ماندێلایە و یەکێکیش کە هەموو دنیا پێی مەعجەبە سەرۆک وەزیرانی ئێستەی کەنەدایە. ئایا ئەکرێ ئێمە هەمومان کاریگەر بین؟ کەس ڕێی نەگرتووە، کەس نەیوتووە ئەبێ لەم دەرگایەوە تەنها نەفەرێ بێتە ژوورەوە و ئەوانی کە بگەڕێنەوە. ئەوە کەسەکان خۆیانن کە بڕیار ئێن ئایا لەو دەرگایەوە بڕۆن یا لەو دەرگایەوە نەڕۆن. یەکێک لەو شتانەی کە لەم ساڵانەی دواییە زۆر باس و خواسی لێکرا، کتێبەکەی ستیڤن کافی بوو کە باز لە 7 خەسڵەتی مرۆڤە زۆر کاریگەرەکانەکە. ئەم کتێبە تا ئێستاکە نزیکەی 25 ملیۆن نوسخەی لێ تەبع کراوە و بە نزیکەی 40 زمانی دنیا وەرجێڕاوە. جا نامەوێ بابەتەکەی ئەمڕۆمان تەنها باسکردن بێ لەو خەسڵەتە، چونکە هیوام وایە هەر یەکێک لە ئێوە یا خوێندبێتەوە یان بڕوابی خوێنێتەوە کە ئەتوانین بڵین کە باز لە خەسڵەتی مرۆڤی کاریگەرەکەین
سەرچاوەیە کە ئێستاکە زۆر سەرنجڕاکێش بێ و زۆری لێ تەبع کرابێ و خەڵکێکی زۆر خوێندبێتیەوە ئەمەیە کە ستیڤن کافی ئەوێ لە ناو خەسڵەتە هاوبەشەکانی ناو مرۆڤەکانی دنیا ئەوانە دەربێنێ کەوای کردووە کەسێک زۆر کاریگەر بێ ئەگەر تەماشا بکەین ئەبینین بەم شێوازە کڵێشەیەشی دروست کردووە و حەو خەسڵەتی باس کردووە هیوام وایە هەرێکێک لە ئێوە خۆتان دوایی بیخوێننەوە ئەکرێ بابەتەکەی ئەمڕۆم هەنێکی باس هەر لەو خەسڵەتانە بێ هەنێکیشی شتانێ بکە ئەو باسی نەکردووە بۆ نمونە یەکەمین خەسڵەت ئەڵێ بی پرۆئاکتیڤ واتە کەسێ مە بەدایمە تۆ بکەویتە ژێر کاریگەریەوە ئەو کەسە بە کە تۆ کاریگەریەکە دروستەکەی ئێمە خۆمان نەتوانین ئەو بڕیارە بین ئایا ئێمە تەنها لەم ژیانە بینەر بین یا ئەکرێ ئێمەش دەورێ ببینین کەس نەیوتوە قەرار نییە تۆ دەور ببینی کەس نەیوتوە قەرارە ئێمە هەر بڵین و ئێمە هەر چیمان ویست بیکەین و تۆش تەنها تەماشاکەر بیت و تەماشاکەیت و ببینیت ئەگەر لە ناو خەسڵەتەکانە تەماشا بکەین یەکیش کەس لەو خەسڵەتانەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەویش ئەوەیە کە ئەڵێ مرۆڤە کاریگەرەکان لە سەرەتاوە بەڵام لە زیهنیانە لە کۆتاییەوە دەست پێەکەن کە یەکەمین خەسڵەتە کە من ئەمەوێ باسی بکەم بەڕێزان ئەویش ئەنجام خوازیە ئەمە خاڵی هاوبەشی هەموو مرۆڤە کاریگەرەکانی دنیاە گرنگ نییە کێن گرنگ نییە لە چ بوارەکان وە گرنگ نییە لە چ فترەیەکی زەمەنی لە چ قۆناغێکی ژیانی مرۆڤان خەسڵەتی هاوبەشی هەموو مرۆڤە کاریگەرەکان ئەوەیە پێش ئەوەی هەر کارێ بکەن کۆتایی کارەکە لە خەیاڵیانە ئەمە ئەوەیە کە ستیڤن کافی باسیەکە ئەڵێ لە زیهنیانە یەکەم شت کۆتاییەکە ئەبینن هەمومان فێرکراوین هەموو شتێ بە قۆناغ بڕۆین ئەوە دنیای کرداریە بەڵام پێشەوەی هەر کردارێ بکەین ئەبێ بیرکردنەوەیەکمان هەبوو بێ ئەبێ زیهنیەتێک هەبوو بێ لە پشتی کردارەکانەوە ئەو زیهنیەتەش ئەوەیە پێشەوەی هەر کارێک لە سەرەتاوە دەست پێ بکەی لە زیهن تا لە کۆتاییە دەست پێکی واتە پێشەوەی یەکەم هەنگاهۆڵ گری بۆ قوتابخانە ئەوەت لە خەیاڵ بێ کە تۆ چ ڕۆژێک ئەبیتە ئەو زانا گەورەیە چ ڕۆژێک ئەبیتە ئەو نووسەرە چ ڕۆژێک ئەبیتە ئەو پزیشکە چ ڕۆژێک ئەبیتە مامۆستایەک بۆ مرۆڤایەتی یەکەمین هەنگاو پێش یەکەمین هەنگاو ئەبێ لە زیهنمانە دوایەمین شت لە زیهنمانە بمێنێتەوە نەخشە بێت نەخشە ڕێبێ پێمان بڵێ لێرەوە بڕۆ بۆی هەر کاتێک لاماننا بیرمانەکەوێتەوە کە ئێمە ئەمانەیە بەرەوکوێ بڕۆین لەوە ئەچێ کەسێک بەس بیاوێ کاریگەر بێت ئەکرێ باس لەوە بکەین کاریگەریەکان ئایا ئیجابین یان سلبین هەمومان ئەزانین هەتا دنیایە کاریگەریەکانی ناپلیۆن هیل هەرەمێنێتەوە ناپلیۆن پۆناپارت هەرەمێنێتەوە بوارەکانیان با جیاواز بێ و ناوەکانیان چوون یەک بێت هەتا دنیایە کاریگەریەکانی جەنگی یەکەم و دووەم هەرەمێنێتەوە جەنگی جیهانی دووەم بۆ نمونە هیتلەر هەر کاریگەریەکانی ئەمێنێتەوە بەڵام ئەوە ئێمەین کە ئایا ئەچینەوە بە خۆمانە ئەم کاریگەریە هێزێکە کە ڕووی کردوتە ئێمە جیاوازە لەوەی شتێک بجوڵێنین لە فیزیا ئەگەر شتێ بجوڵێنی پێویستە بە تاقەیەکی زیاتر هەیە وەک لەوەی شتێ خۆی جوڵاو بێت و ئاراستەکەی بگۆڕی ئێمە ئێستاکە ئەتوانین لە ناو دنیایەکە کە هەموو تەنەکان وە خودی وزەش بەردەوامیەت و ئەڕوا ئێمە ئەتوانین ئاراستەکار بین ئێستاکە چەندین خەڵک هەن کە خەڵکی ئەڵمانیان و زۆر هێمن و ئارامن باوەڕیان وایە کە کەسێکی وەکو هیتلەر پەنێکی گەورەیە و ئەمان ئەبێ ڕۆژێک ئەوە پاککەنەوە ئەو تاریخە پاککەنەوە بە ڕەفتارە جوانەکانیان بەبیرکردنەوە باشەکانیان واتە هێزێک هەر بەجێ ماوە بەڵام ئێمە ئەتوانین ئاراستێکین تاقەیەک هەیە کە تۆ ئەتوانی ئاراستێکی هەر چەنە خراپیش بێ ئێمە ئەتوانین ئاراستێکن بەرەو باش ئەکرێ ڕووداوێک زۆر کاریگەری لەسەر تۆ بەجێ بهێڵێ بەڵام هەر خودی ئەم ڕووداوە ببێتە هۆی ئەوەی کە تۆ بە خۆت بچیتەوە یەکیشکە لە خاڵە زۆر گرنگەکان خەسڵەتە زۆر سەرەکیەکانی مرۆڤی کاریگەر وەرگرتنی بەرپرسیارەتیە ئەوانەی کە لە بەرپرسیارەتی ئەترسن ئەوانە ناوێرن کاریگەر بن
وەرگرتنی بەرپرسیارەتی مرۆڤ گەورەکە. مرۆڤ بەقەت بەرپرسیارەتیەکانی گەورەیە. تۆ چەندێک بەرپرسیارەتی گەورە بەرامبەر خۆت، خێزانەکەت، دەوروبەرەکەت، کۆمەڵگا، هەموو مرۆڤایەتی و تەنانەت مرۆڤەکانی ئایندە. زۆرێک لە خاوەن شاکارەکان تەنها شاکارەکەیان ئەوە نەبوو بۆ سەردەمی خۆیان بێت، بەڵکو ئەیانزانی ڕۆژێک ئەمە هەر ئەمێنێتەوە. چیرۆکنووسێک لەوە ئەچێزانی بێتی خەڵکی سەردەمی خۆی ڕۆژێک نەتوان ئەو چیرۆکە بخوێننەوە، بەڵام لە وێنە و ئەندێشەکەیە کۆتایی شتەکەی لە خەیاڵ بووە. ئەمە هەر ڕۆژێک لە ڕۆژان هەر ئەخوێنرێتەوە و هەر ئەخوێنرێتەوە هەر بەردەوامە بێت. وەرگرتنی بەرپرسیارەتی مرۆڤ گەورەکە. ئێمەش دەتوانین لە ئێستاکەوە یەکەمین بەرپرسیارەتی گەورە ئەوەیە بەرپرسیارەتی بەرامبەر بە خۆمان هەڵگرین. بەرپرسیار بین لەوەی کە خۆمان چۆن ئاراستە بکەین بەرەوکوێ بڕۆین و چۆن بتوانین کاریگەر بین. ئەمە یەکەمین بەرپرسیارەتیە کە ئێمە ئەتوانین یەکەم جار لە خۆمانەوە دەست پێ بکەین. خەسڵەتەکان زۆرن و ئێمەش ناکرێ هەر هەمویان باس بکەین، بەڵام ئەتوانین کۆمەڵی خەسڵەت باس بکەین کە لە هەر یەکێک لەو کەسایەتیە گەورانەی مێژوو کە باسمان کرد هەبێت. کۆڵنەدان. کەس وعدی پێ نەیاوین سەرکەوتووە بین. هیچ مرۆڤێکی سەرکەوتوش کەس وعدی پێ نەیابوو. ئێستا لێکۆڵینەوە کراوە لەسەر زۆرینەی خەڵک ئەی سەلبێنێ زۆربەی خەڵک هەنگاوێکی ماوە بگا بە ئەنجام و سەرکەوتن وازەهێنێت. ئەگەر تەماشای ژیانی مرۆڤە سەرکەوتوەکان بکەین قۆناغی زۆر جۆرا و جۆری تایە. لە هەر یەکێ لە قۆناغەکانە ئەگەر ئەوان لە ناو مرۆڤە کاریگەرەکان نەبوونایە و ئەو خەسڵەتانیان نەبووایە و خۆیان بڕیاری ئەوەیان نایە بە دڵنیایی کەسێکی ئاسایی بۆ وازیە هێنا. کە وەک گوتم ئەسڵ ئەوەیە کە ئێمە کەسێکی ئاسایی نەبین بەڵکو کەسێکی کاریگەر بین. کۆڵنەدان چارەسەری هەیە. دەروونزانان ئەڵێن ئێمە خاوەنی استراتیژیکی بیرکردنەوەین، وێنە و ئیحساسێکی تایبەتی لە خۆ گرتووە. ئەگەر بێت و ئەمڕۆ بڕیاری شتێگەین و بەیانی سار دەبینەوە هی ئەوەیە ئەو ئیحساس و وێنە و ئەندێشەی کە لە زیهنمانە هەبووە ڕەنگەکەی گۆڕاوە، کاڵ بووەتەوە. بۆیە ئەتوانین بەردەوام بۆ ئەوەی بەردەوام بین بچینەوە بە خۆمانە، بچینەوە بۆ خەیاڵی یەکەم. ئەتەوێت لە بوارێکا سەرکەوتوبی. بۆ نمونە ئەتێ بەرپرسیارەتیەک وەرگری کێشەکانی خێزانەکەت نەهێڵیت، بەڵام بەیانی نەک ئەوەی کە یارمەتیت نایەن لەوە چ دژایەتیش بکەن. تۆ چۆن ئەو بەرپرسیارەتیە وەرەگری وەکو ڕۆژی یەکەم تەحملی هەموو ناڕەحەتیەکان بکەی و لە بەرنامەی خۆدلانەیی بەوەی کە وێنەکەت، خەیاڵەکەت، ئیحساسەکەت بگەڕێنیتەوە بۆ ڕۆژی یەکەم، چونکە ئەمانە بە مروری زەمان خاوە بنەوە. خوێندکارێکی پۆلی 12 زۆر شتی لە خەیاڵایە. ئەڵێ من بەس ئەم ئیمتیحانم لە کۆڵکەوێ وا ئەکەم ئەمە ئەکەم ئەوە ئەکەم خۆم فێری ئەوە ئەکەم ئەچم بۆ فڵان شوێن، بەڵام کە ئیمتیحانەکان تەواوە بێ ئەو تاقەیی پێ نییە و لە شوێنی خۆی هەردانیشێ. بڕیاری یاوە ئەڵێ من کە پۆلی 12 تەواو کرد ئەو کتێبانە ئەخوێنمەوە، بەڵام کاتێک گەزانێ خەریکە زان کۆشتەواوەکە هەر نەیخوێندوونەتەوە. بۆ چونکە ڕۆژێک خەیاڵ و ئەندێشەکانی ڕەنگاوڕەنگ بوون، دەقیق و بەرجەستە بوون، ئیحساسی لەگەڵ بوو، بە هەر پێنج هەستەکەی لە ناوە تێکەڵەیەکی دروست کرده بوو کە زۆر بەهێز و پایەدار و جوان بوو. ئەگەر ئەو ڕۆژە بیان و تایقەی ناکە ئەمڕۆ سەعیمەکە لەوە چێ دەستی کردایە بەخوێندنەوە. بەڵام ئەو خەیاڵانە بەرە کۆنە بن، کاڵە بنەوە، دوورەکەونەوە. خەونێکت هەیە پاش ماوەیەک ئەم خەونە جاران کە هەر جارێ بیرت لێ کردوێتەوە مەترێ لە تۆوە دوور بووە. بەڵام ئێستا کە تااقەتی لی نەماوە کە بیر تەکەوێتەوە سەیرەکەی 15-20 مەتر لێتەوە دوورە. ئەمە باسی دووری وێنەکە ئەەکەم لە زیهنمانە. زۆربەمان کەوازمان هێناوە خەیاڵەکانمان لە ناوە گۆڕاون. ئەمەش بەردەوام پێویستی بە پێداچوونەوە هەیە. ئێمە ئەبوو جوانتریان کەین، ڕۆژانە ڕەنگێکی کەیان پیا بڕژین، دەستکاریان بکەین، بەڵام وازمان لێ هێناون کاڵبوونەتەوە و ناشرین و بێزارکەر بوون. ئێستاکە هەر نامانەوێت بێتەوە خەیاڵمان کە ڕۆژێک خولیایەکی وامان هەبووە. کۆڵنەدان چارەسەرەکەی ئەوەیە بیکەینە خەسڵەت، بیکەینە خەسڵەت. واتە
چەندێک ئامادەیت و ئەو هەوڵە بیت و شکست بهێنی و هەوڵەکەت بگۆڕی چەندێک ئامادەی ئەوە بکەیت. ئێمە هەمومان ئەزانین عادەتی چاک و خراپ چۆنە. هەنێ شت بووە بە عادەتی خراپ بۆمان. هەنێ عادەت هەن ڕەفتار نین، زیهنی خەیاڵن. ئێمە زۆر جار ڕەفتارەکانمان ئەبینین کەسێک جگەرەکێشە ئەڵێ من عادەتێکی زۆر خراپم هەیە کە جگەرەکێشانە و ئەبێت تەرکیکەم. جگەرەکە دیارە لە بەرچاوە، بەڵام ئێمە لە زیهنمانە چەندین عادەتی خراپمان هەیە. ئەو عادەتە زیهنیانە ئەبێ دەستکاریکەین. یەکێک لەوانە ئەو ئیحساسێ ئەو تاقەیە کە تۆ جارێکیکە ئامادەبی هەوڵێکی کەش بیتەوە و سارد نەبیتەوە. ئەوەش پێویستی بە عادەتە لەگەڵ هەر شتێکە ماوەیەکی زۆر ململانێ بکە و وازمەهێنە، بڕیار بە تا کۆتایی وازمەهێنە. بزانە شتێک ئەگۆڕێ یان ناگۆڕێ. کەس نازانێت لە هەنگاوی چەنەما ئەگاتە سەرکەوتن. سەرکەوتن هەمیشە ڕێگەیەکە نە کەس وعدی تەواوی پێیاوین وەنە دەقیقی ژەزانین لەکوێیە. سەرکەوتن هەمیشە تەمومش لە بەردەمیایەتی. تەنها حەل بۆ ئەوەی بگەیتە سەرکەوتن ئەوەیە کە تۆ بڕیار بی نەگەڕیتەوە دواوە. وەکو تاریق بن زیاد جێشەکەی بردە ئەو بەر و کەشتیەکانی سووتان جێشەکەی کۆ کردەوە و پێیوتن ئەو دووکەڵە ئەبینن ئەوە کەشتیەکانتان بوو تازە سووتا کەس بیر لە ڕاکردن نەکاتەوە. یان ئەکوژرێن یا ماسیەتان خوا یا ئەم شەڕە ئەبەنەوە و بردیشیانەوە. ئەگەر سەربازێک بیری لای ڕاکردن هەبێ شەڕی پێ ناکرێت، چونکە هەموو ساتێک یە بە خەیاڵتە ڕاکردن ئەو پارێزێ. بۆیە ئێمە لە زیهنمانە ئەتوانین ئەم عادەتە دروست بکەین و بەردەوام هەر لە زیهنمانە وێنەکان بەهێزتر و ئیحساسی زیاتری بخەینە پاڵ. ئیحساسکەی ئەگەر ڕۆژێک گەشتی بەو سەرکەوتنە، ڕۆژێک گەشتی بەو ئەنجامە دانیشتنەکەت چۆنینە، ڕۆژێک گەشتی بەو ئەنجامە کاتێدا ئەنیشی چایەگە خۆی ئیحساسەکەی چۆنە؟ ئایا هەروەکو ئەو ڕۆژە وایە پەلەپەلە و کێشت هەیە و هەربیرت نییە کە چیت خواردووە؟ ئێمە پێویستە بەردەوام لە ناوە گۆڕانکاریەکە دروست بکەین، لە هەندەسەی نەفسیمانە ئیحساسەکان تازەکەینەوە بۆ ئەوی بتوانین بەردەوام بین. مرۆڤە سادە و ساکارە بێکاریگەریەکان وا ئەزانن ئەمان نابێ ببەخشن و نابێ وەرگرن. هەنێک کەس باوەڕی وایە بەس ببەخشێ، بەڵام ئایا بزانین مرۆڤە کاریگەرەکان بە درێژایی مێژوو لە هەموو بوارە جۆرا و جۆرەکانە لەم بارەوە چۆن بوون؟ یەکەم شت کە بەخشیویانە ئیلهام بووە. ئیلهام بەخشین بە دەوروبەر. ئەتەوێ کاریگەربی هەمیشە ئەتوانی پەیامی دڵخۆشکرد هەبێ بۆ خەڵک. ئەتەوێ کاریگەربی هەمیشە ئەتوانی جوانیەکان بیری خەڵک بخەیتەوە. ئەتەوێ کاریگەربی هەمیشە ئەتوانی ئومێد و هیوا بی بە خەڵک. مرۆڤێک کە خۆی ئومێد و هیوا ئایا بە خەڵک یەکەم جار ئومێد و هیوا لە دڵی خۆیان دروستە بێ. باوکێک کە بە مناڵەکەی ئەڵێ کوڕم خوا گەورەیە، ئێستا کە دنیا وایە ڕۆژێکە گۆڕێ بە زروفێکی تر، ئەو باوکە ئەو قسەی کە ئەیکا یەکەم جار کاریگەری لەسەر خۆی هەیە. ئێمە کاتی ئامۆژگاری خەڵکەکەین یەکەم شت کاریگەری لەسەر خۆمان هەیە. خۆ ئەگەر کاریگەری نەبوو ئەوە خەلەلەکە زۆر گەورەیە، نەخۆشیەکە زۆر وەکوڵە کوشندەیە. ئەگەر نا تۆ بە یەکێ بڵێ وا بکە خۆت نەیکەی ئەوە خەلەلی زۆر گەورە هەیە، یعنی ئەوەی تر نەخۆشی و پێویستی بە چارەسەرە. ئەگەر نا هەموو مرۆڤێک ئەگەر ئەو جۆرە کێشەی نەبێ، ئەگەر ئەو نەخۆشیە کوشندەیی نەبێ، ئەتوانێ بە هەر کەسێ بڵێ وابە خۆشی بتوانێ وابێت. بە یەکێگەڵی ئیلهام بەخش بە، چۆن ئەتوانی خۆت ئیلهام بەخش نەبی؟ بە یەکێگەڵی بەردەوام بە، چۆن ئەتوانی خۆت بەردەوام نەبیت؟ بۆیە مرۆڤە کاریگەرەکان هەمیشە وەرگر بوون و بەخشەریش بوون. یەکەم شت کە بەخشیویانە ئیلهام بووە. چۆن ئیلهام بەخش بین بۆ ڕزگارکردنی نەخۆشێک، چۆن ئیلهام بەخش بین بۆ ڕزگارکردنی کەسێک لە گرفتێک، خوێندکارێک لە خوێندنەکەی، مرۆڤێک لە ژیانە. یەکەمین نیشانەی ئیلهام بەخشەکان ئەوانن پێیان خۆشە خەڵک سەرکەوێ. کاتێ مرۆڤێکی سەرکەوتوو ئەبینن ئەگەشێنەوە،
هەستەکە ئەرکێکی زۆری لەسەر شانە کەسێک یەکێک لەو ئەرکانەی لە کۆڵ کردەوە. بەڵام بەداخەوە زۆرێک لەو ئاپۆرایی باسمان کرد کە مرۆڤە سادە و ساکارەکەیە هەمیشە لەوە ئەچێ بە سەرکەوتنی خەڵک بێزار بوو بێت، ناڕەحەت بوو بێ وەلۆمەی خۆی کردبێ بە پێچەوانەی مرۆڤە کاریگەرەکەەوە. کاتێ مرۆڤێکی بینیوە پێ ئەگات، کاتێ مرۆڤێکە بینێ سەرکەوتنێک بەدەستێنێ لە ناخیەوە زۆری پێخۆشە. و هەروەها هەر کەس کارێکی باشەکە ئەو لە ناخیەوە ئەڵێ ئەو جێبەجێی کرد. مرۆڤی کاریگەر پێویستی بەوە نیە حەسوودی بە خەڵک بەرێ. مرۆڤی کاریگەر هەر دەقەیە ئیرادە بکە کاریگەرە. چ پێویستی بەوەیە حەسوودی بەوە بەرێ ئەوە فڵان شەهادەی بەدەست هێنا و ئەوە فڵان شتی دەستکەوت و ئەوە فڵان شتی بۆ بوو ئەوە ناوی هاتەوە و ئەوە پێویستی بەو شتانە نییە. مرۆڤی کاریگەر پێی خۆشە هەمووان وابن. ناکرێ مرۆڤێکی حەسوودی گرگن کاریگەر بێت. ئەگەر کاریگەریش بێت کاریگەریەکەی زیان بەخش و تێکشکێنەرە. یارمەتی وەردەگرن. مرۆڤە سادە و ساکار و ئەوانەی کە هیچ کاریگەریەکیان نییە لە ژیانە زاتیان نییە لە کەسێک داوا بکەن یارمەتیەکیان بات، چونکە خۆی بەکەم ئەزانێت. خەمیەتی ئەگەر یەکێک یارمەتیە یەکێک ئیشێکی بۆ کرد ئیتر ئەم بچووک ببێتەوە. مرۆڤی کاریگەر ئەوەیە ئەنجام خوازە، ئەنجامەکەی هێندە لا گرنگە، پێی خۆشە هەموو خەڵک بێن یارمەتی بن. هیچ یەکێک لەو مرۆڤە کاریگەرانەی کە ئەمڕۆ مامۆستای مرۆڤایەتین بێنیاز نەبوون لە خەڵک، بەڵکو ئەو هێزە گەورەی هەیان بوو بەهۆی خەڵکەوە بەهێزیان کردبوو. ئێمە بەردەوام ئەتوانین یارمەتی لە خەڵک داوا بکەین و یارمەتیان لێوەرگرین لە پێناوی شتانێکی گەورەتر لە خودی خۆمان، لە پێناوی شتانێ گەورەتر بێ لە پێداویستێ سەرەتایەکانمان. بەڵام زۆر زۆر ئاساییە کاتێک کە تۆ بە کەسێک ئەڵەی ئەم کارم بۆ بکە. بەڕێزان مرۆڤی کاریگەر بۆیە ئەتوانێ بە خەڵک بڵێ بە ئەرگ نەبێ ئەم ئیشەم بۆ بکە، چونکە باوەڕی بە توانای خەڵک هەیە. مرۆڤی سادە و ساکار، مرۆڤێک کە کاریگەری نییە باوەڕی بە توانای خەڵک نییە، وا ئەزانێ یا خۆی یا ئیتر کەسی تر نایکات.